لە مامۆستای مانگەوە بۆ هەوڵدان بۆ کوشتنی ترامپ. ئەم هێرشەی کە ئەم جارە کراوە جیاواز بووە لە هێرشەکانیکە لەبەرەوەی هێرشکەرەکە کەسێکی بلیمەت بووە. جا ئێستا بۆتان باس دەکەم. بەپێی میدیا ئەمریکیەکان بێ جۆن ئاڵن دەرچووی زانکۆی کاڵتێکە کە یەکێکە لە باشترین و بەهێزترین زانکۆکانی ئەمریکا. لە هەمان کاتیشدا وەک توێژەریش کاری کردووە لە دەستگای ناساکە گەورەترین و عەزیمترین دەستگایە و ناوەکەی بەجێی هەمومان کەوتووە. وەجگە لەوانە پسپۆر بووە لە دروستکردنی یاریە ئەلیکترۆنیەکان و ڕۆبۆت، تەنانەت یاریەکیشیە بە ناوی فێست لەو کە یاریەکی جەنگی و تەقەکردنە. جا هەندێک دەڵێنەوە کاریگەری یاری ئەلیکترۆنیەکان بووە لە سەریار حەزی لە تەقەکردنەوە نەبوو بۆی ئەو کارەشی ئەنجام داوە. مامۆستایەکی زیرەکیش بووە. 2 ساڵ لەمەوبەر وەک باشترین مامۆستای مانگ دیاریکراوە و خەڵاتیشی پێدراوە. و لایەنگری دیموکراتەکانیش بووە. لایەنگرێکی سەرسەختیش بووە لەبەرەوەی لە کاتی هەڵبژاردنەکاندا یارمەتی کەمپینی دیموکراتەکانی داوە لە ڕێگەی پارەوە، واتە پارەی داوە بە دیموکراتەکان بەس بۆ ئەوەی سەر بکەوت. بەڵام ئەوەی سەیرە لێرەدا ترامپ بۆ کەسە دەڵێ ئەوە زۆر نەخۆشە، کەمیشنە زۆر نەخۆشە. جا بەڕای تۆ ئەو کەسە زۆر نەخۆش بوویان نەخۆش بوویان کەم نەخۆش بوویان هەر نەخۆش نەبووە؟ تۆ لە کۆمنت پێم بڵێ.